بانگەواز بۆ خۆپیشاندان، هەینی پێکەوەبوون و بەردەوامی. لە درێژەی خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران و چین و توێژە جیاوازەکان ئەوە چەند ڕۆژێکە لە هەردوو ناوچەی ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتی زاڵمانە خەریکی گرتن و سەرکوتکردن و ڕشتنی خوێنی گەنجان و تەخوینکردنی خەڵکانی ناڕازین و هیچ ئومێدێک بۆ بەخۆداچوونەوەی ئەم دەسەڵاتە نییە. کۆنگرەی دەنگە ناڕازیەکان داوا لە کۆی هاوڵاتیانی کوردستان دەکات با هەمومان پێکەوە خاوەندارێتی لە گەنجەکانمان بکەین و بە تەنها لە بەردەم ئاگری گولەی چەکدارانی بنەماوە دەسەڵاتدارەکاندا بەجێیان نەهێڵین. لەم سۆنگەیەوە بە ڕوون و ڕاشکاوی ئەنجامدانی خۆپیشاندانی ناتوند و تیژی فراوان ڕادەگەێنین لە ڕۆژی هەینی یانزەی 2020 کاتژمێر 1:30 پاشنیوەڕۆ لە سەرجەم شار و شارۆچکەکان داوا لە ژنان، گەنجان، مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران، خوێندکاران و ڕۆشنبیران دەکەین چالاکانە بەشدار بن و بەشداری بکەن لەم بەرپرسیارەتیە نیشتیمانیەدا. هەروەها داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین لە وتارەکانیان تەرخان بکەن بۆ پیشاندانی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە و پشتیوانی خەڵکی بەزڵوم بکەن و شان بەشانی نوێ خوێنان بەشداری خۆپیشاندانی شار و شارۆچکەکان بکەن. لە هەمان کاتدا داوا لە هەرسێ لایەنە بەڕێزەکەی یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ کۆمەڵی ئیسلامی ئەکەین لەگەڵ خەڵکانی بە ویژدانی ناو دەسەڵات بەشداری چالاکانیان هەبێت. لەوەش دڵنیاتان دەکەین هاوڵاتیانی بەڕێز، لەوەش دڵنیاتان دەکەین ئەگەر خۆپیشاندانی فراوان ئەنجامی نەبێ پلانی ترمان هەیە و هەنگاو بە هەنگاو ڕای دەگەێنین تا دەگەین بە ئامانجە پیرۆزەکانمان. بێگومان بەشداری فراوان و پێکەوە بوونمان زامنی سەرکەوتنمانە. پێمان وایە لەم ساتە هەستیارەی گەلەکەماندا بەرپرسیارەتیەکی ئەخلاقی و ئاینی و نیشتیمانی و ئینسانی لە ئەستۆی سەرجەم تاکەکانی کۆبەڵگەیە بۆ وەستان لە دژی زوڵم و بێدادی ئەم دەسەڵاتە نابەرپرسا بەبێ لە بەرچاوگرتنی هەر بەرژەوەندێکی تایبەت. هەروەها بە دەسەڵات دەڵێن واز لە سەرکوتکردن و شەهیدکردنی گەنجەکانمان بهێن و گەر هەرسوورن لەسەر تونند و تیژی ئەوە وەرن هەڵگرانی پەیامی ناتوند و تیژی کۆمەڵکوش بکەن کە ئەم بەڕێزانە و هەزاران ئینسانی تری ئەم وڵاتەن. بەیانی بەڕێزان خۆپیشاندانەکانی سلێمانی بەیانی لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخود پارێزگای سلێمانی ئەبێت لە کاتی دیاریکرا و سەعات 1:30 بۆ شار و شارۆچکەکانی تر ئەو گروپ و ئەنجومەنانەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکانەکەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شوێنەکان دیاری ئەکەن. داوا لە هەموو هاوڵاتیانی بەڕێز دەکەین ئیتر لێ نەگەڕێن ئەو گەنجە داماوە خێر لە دیوانە بە تەنها خڵتانی خوێن بکرێن. ئەرکی ئێمەیە گەنجەکان بپارێزین، ڕێگای ناتوند و تیژیش بگرینە بەر دەستبەرداری مافەکانیشمان نەبین. سپاس بۆ هەموو لایەن. بە بەیاننامەکەی لیژنەی ئەمری پارێزگای سلێمانی باستەوە کات ڕێگا بە خۆپیشاندانی بێ نایاسایی نادەن کە باوڵێن ڕەزامەندی بۆ وەرنەگیرا بێت. ئێوە سەبارەت بۆ بەیانە چی دەڵێن؟ ئەوان دەڵێن هێزانەکان دەستکراوە دەبن لە بڵاوکردنی هەر خۆپیشاندانێک کە بەبێ مۆڵەت بێت. ئەو دەسەڵاتە بەبێ ئەوەی پرس بە خەڵکی کوردستان بکە، بەبێ ئەوەی پشت بە یاسا و دەستور ببەسێ ڕێکەوتنی 50 ساڵەی لەگەڵ دەوڵەتی تورکیا کردووە، بەبێ هیچ یاسایەک موچە و قوتی خەڵکی بڕیوە، بەبێ هیچ یاسایەک دەیان ڕۆژنامەنووس و خەڵکی ئازادیخواز ئەگرێت و تیرۆرەکە و ئێستا لە زیندانەکانن. هەر کات ئەوان دەستیان پابەند بوون بە یاساکانەوە ئەو کاتە داوا لە خەڵکەن کە پابەند بوون بە یاساوە و بیریشمان نەچێ یاسایی کە ئەوان باسیەکەن لە پەرلەمانی کوردستانە کە ئەو کاتە ئێمە لێو بین پەسەند نەکراوە. هیچ یاسایەک بۆ خۆپیشاندان نییە و خەڵک ئازادە خۆپیشاندانەکە، بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی خۆپیشاندانەکان دوور بێتن دوتیش. ئەوان کردووە کە هیچ وەڵامی وا لێرەوە بەڕەسمی داوامان لە برایانی کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ ئەەکەین بەڕەسمی هەروەها حیزبەکانی تریش بەشدار بن و تەنانەت لە ناو خەڵکی دەسەڵاتە مەسەلەن گۆڕانی کەتی و پارتی دڵنیای خەڵکی بەویدانیکایە. خۆپیشاندانی دەنگە ناڕازیەکان و خۆپیشاندانی گەنجانی خێرنەدی و تەنها بۆ خۆیان نییە، بۆ هەموو هاوڵاتیان. سپاس بۆیان.